بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. سلاو ورحمتي خواي پروردگار برجێ بەسەر هەمولایەکماندا، خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. موسڵمانانی ئازیز، ڕۆژوەوانانی قەدرگران و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار برژێ بەسەر هەمولایەکماندا، وخوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی طاعەت و عیبادەت و خواپەرستی هەمولایەکمان قبول کە، وخوای پەروەردگار تەوفیقمان بدا بۆی کە مانجی ڕەمەزان ئەو چەند ڕۆژەی ماون بە عیبادەت و خواپەرستی تێیان پەڕێنین، و داوای دوعا و تکا و نزاشمان لە خوای پەروەردگار ئەوەیە کە ماندووبوون و مەشەقەت و تینیەتی و برسێتیمان بەلاش نەڕواتن، وخوای پەروەردگار بیخاتە تەرازوی حەسەناتمان و تەرازوی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. موسڵمانانی ئازیز، پێم خۆشە هەڵوەستەیەک لە ئەمبەر ئەو قەیرانانەی کە بە ئەنقەست دروست دەکرێن لەو وڵاتەی ئێمە، بە تایبەتیش تەماشە دەکەین لە هەموو مانجی ڕەمەزانی پیرۆز، لە هەموو مانگە ڕەمەزانەکان، لە هەموو ساڵەکان کە مانجی ڕەمەزان دێتەوە، ئەگەر دیقەتتان دابێتن دەستێکی ڕەش بە ئەنقەست کۆمەڵە شتێک دەوروژێنێتن بۆی کە موسڵمانان سەرقاڵکەن، موسڵمانان غافڵگیرکەن، موسڵمانان بێ ئاگاکەن لە ئەو عیبادەت و خواپەرستەی کە لە مانجی ڕەمەزان ئەنجامی دەدەن، و بە تایبەتیش لە کەناڵەکانیان. و دیارە ئەم ساڵ لە جیاواز لە ساڵەکانی دیکە دڵیان ئاوی نەخواردۆتەوە بەوەی کە لە کەناڵەکان دەیوروژێنن، هاتوونە سەر جادە و بەرامبەر بە موسڵمانان و بەرامبەر بە ئەهلی مزگەوت و ئەهلی ڕۆژوو و نوێژ و جەماعەت ئیستیفزازی خەڵکی موسڵمان دەکەن. جارە من لێرانە دوعا دەکەم، دەڵێم یا ڕەبی خوای ئەوانەی کە هەڵخەڵەتێنراون، ئەوانەی کە وەکو هۆکار و وەسیلەیەک بەکار دەهێنرێن، خوای گەورە هیدایەتیان بدە و خوای گەورە ڕێنمونیان بکاتن، و خوای گەورە تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی دڵیان نەرم کاتن بێنەوە سەر ڕاستەڕێگای ئیسلام. ئەوە خاڵێک. خاڵی دووەم، خوازیارم کە موسڵمانان هەمومان لەوە عاقڵتر و ژیرتر بین کە بکەوینە دا و تەڵەی نەیاران، چکەوە کوردەواری خۆمان دەڵێ تەڵەی ئەهلی کوفر و فیسق و نەیارانی ئەو دینەن، دەیانەوێ موسڵمانان و گەنج و شەبابی موسڵمان بە ئاقارێکی دیکەدا بن، بۆی کە موسڵمانان پەرچەکردارێکی نەخوازراویان هەبێ، بۆی کە وەکو بڵێ بەڵگە و حوجە و مستەمسەکێکیان دەستکەوێتن، ئەوەی کە نەکراوە بە سەحوەی ئیسلامی و بە موسڵمانان بۆی بیکەن. لەبەرەوە خوازیارم موسڵمانینە لە خوشکان و لە برانەوەی کە گوێی لەو برای خۆیەتی ئەو شتانە وەکو بڵێ تووشی پەرچەکردارتان نەکاتن، تووشی ڕەتفعلێکی نەخوازراوتان نەکاتن، دوعای هیدایەتیان بۆ بکەن، و دوژمن دەیەوێتن سەرقاڵتان کاتن بە شتێکی دیکە کە لە ئەخلاق و ڕەوشتی ئینسانی موسڵمان دانەبێتن. دەبێت زۆر لەوەی وەشیارتر بین، زۆر لەوەی بەرچاوڕوونتر هەڵسوکەوت و معاملە بکەین. ئەوە خاڵێک. خاڵی دیکە خۆشەویستانم دەربارەی زیاتر پێم خۆشە کە هەڵوەستەی لەسەر بکەم، ئەویش دابەزاندنی وتارێکە کە لە میدیایەکی سەر بە ئەو دەسەڵاتە، میدیایەکی بەرچاو، کە بابەتەکەی لە ژێرناونیشانی ئەوەی بڵاو کردوتەوە ئەگەر پارتێکی ئیسلامی ببێتە حکومڕان دەبێ هەمومان لە نیشتیمان هەڵبین. ئەگەر پارتێکی ئیسلامی ببێتە حکومڕان دەبێ هەمومان
لەو نیشتیمانە هەڵبێنی ئەو نیشتیمانە چۆڵکەین. جارێ نە ئەمن ڕێ بە خۆم دەدەم بە ناوی هەموو خەڵکی هەرێمی کوردستان قسە بکەم، نە بەڕێزیشیان حەق نییە ڕێ بە خۆی بداتن بە ناوی هەموو خەڵکی هەرێمی کوردستان قسە بکاتن ئەگەر پارتێکی ئیسلامی بۆ حکومڕان خەڵک هەمووی دەبێ هەڵبێت و ئەو وڵاتە بەجێ بێڵێتن. ئەم پێم خۆشی لێرانە گفتوگویەکی زۆر هادیئانە و لەسەر خۆ بکەین لەگەڵ ئەو برادەرەی کە ئەو بابەتەی نووسیوە پێکەوە، بەبێ تەشهیر، بەبێ تووڕەبوون، بەبێ ئەوە چ کابرا گوتی تان و تەشەرە لێکدان، بەبێ ئەوەی کە ناو ناتۆرە بۆ یەکدیکە داتاشین. ئەمن لێرە ئەو پرسیارە لەو برادەرە دەکەم، دەڵێم بەڕێز 23 ساڵە بۆ 24 ساڵ دەچین، چێ حکومڕانە لەو وڵاتەی ئێمە؟ چێ دەسەڵاتدارە لەو وڵاتەی ئێمە؟ پارتێکی ئیسلامیە یان دوو پارتی عەلمانین کە شانازی بە عەلمانیەتی خۆیانەوە دەکەن، کە شانازی بە چەپایەتی خۆیانەوە دەکەن، کە شانازی بۆ دەکەن کە پشتیان لە قورئان و سونەتی پێغەمبەر کردووە عەلەیهی السەڵات وەسەلام وەتەبەنی فکرێکی عەلمانی دەستکردیان کردووە. طەبەن جەنابیشت و غەیری توش دەڵێن وەڵا ئەو دوو پارتە عەلمانیەن. باشە، بابەی ئێمە هەڵوەستەیەکی ورد بکەین لە سایەی ئەو دوو پارتە عەلمانیەی کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن و ئێستاش دەگەدابی دەسەڵاتدارن، بزانین داخوا ئەو وڵاتەیان بچ ئاقارێک دابردووە و بەراورد لە مابەینی شتێک کە ڕووی دابێ بێ یعنی زۆر بێ ئینسافیە بێ شتێک بەراورد کەی کە 23 ساڵە وجودی هەیە و شت دەگوزەرێ و شت دروست دەکەن و قەیران لەسەر قەیران بۆ ئەو وڵاتە دروست دەکەن لەگەڵ شتێکە جارێ دیار نییە. چێ دەڵێ ئیسلامیەکان هەر دێنە سەر حکم لە وڵاتی ئێمە؟ ئەگەر یە هەر دێنە سەر حکم، بەڵام ئەگەر هاتنە سەر حکمیش ئایا ئینسان ناکرێ بڕیار لە غەیبیات بداتن؟ ئەگەر هاتنە سەر حکم لە شتێک بترسین وڵا هێشتا هیچیان نەبینیوە دەسەڵاتی خەڵکی ئیسلامی. جا ئەو جا مەسەلەی دەسەڵاتداریەتی کاچی خۆم ئیسلامی بێ و غەیری ئیسلامی بێ بە تەنهێ بە گروپێک و بە خەڵکێکی دیکە بەڕێوە ناچێتن ئەو وڵاتە. ئەگەر ئیسلامیەکانیش حکمڕان بن دەبێ ئەو تاقە و توانایی کەیە کە کابرا ئیسلامیش نەبێتن، ئیسلامیش نەبێ، کوڕە موسڵمانیش نەبێ، دەبێ ئیستیفادە لە تاقە و توانای بکرێتن و لە شوێنی خۆیدا بەکار بهێنرێتن بۆ بەرەو پێشبردننی ئەو وڵاتە. چکە یەکەم وەزیفەی حکومڕان دەسەڵاتدار چییە؟ دووسێشتن پاراستنی ئەمن و ئاسایشی ئەو وڵاتە کە نەپارێزراوە لە سایت دەسەڵاتداری ئەو دوو حکومڕانە. ڕۆژانە دەبینن تیارەکانی تورکیا، تۆپەکانی ئێران و ئەو وڵاتە کانگای سیخوڕی هەموو وڵاتانە، کەس لە سەر و ماڵی خۆی ئەمین نییە. ئەو جا دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان کە نەکراوە. هەر کەسێک بێتە سەر دەسەڵات ئەوانە نەکە حەقی وێ خەڵک لێی ڕاپەڕێت و بە چەپڵە خەڵک وە دەرێنێتن. بابین بەراوردێک بکەین لە مابەینی دەسەڵاتداری ئەوانە کە دەسەڵاتدار بوون لە وڵاتەی پێش دەسەڵاتداری ئەوانە پێشەوەی کەوانە بێنە سەر حکم. خەڵک چۆن دەژیا، وڵات چۆن بوو، ئێستا وڵات بە چ ئاقارێکدا بردراوە. ئەمە ناڵێن وەڵا ئەگەر ئەوانە هاتنە سەر حکم، ئەوانە حکمڕانن. قسە لەسەر واقع دەکەین. واقعەکە چۆنە؟ یەکەم شت پێشەوەی کە ئەوانە بێنە سەر حکم، خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە ئاسوودەیی دەژیا، خاوەنی زەوی و مەڵک و ماڵی خۆیان بوون. پێشەوەی ئەوانە بێنە سەر حکم، خەڵک بە ئاسوودەیی دەژیا، خاوەنی سەرۆت و سامان و مڵکی خۆیان بوون و زەویزاری خۆیان بوون. تخوا پێم بڵێ لەکوێ ئێستا خەڵک خاوەنی هیچ شتێکی خۆی ماوە؟ لە هەموو پارێزگاکانی کوردستان، لە هەموو گوند و ناحیەکانی هەرێمی کوردستان، لە هەموو قەزاکانی هەرێمی کوردستان،
هەر پارچە زەویە کە کەلکی هەبێتن بەرپرسان و مەسئولانی ئەو دوو لایەنە دەستیان بەسەردا گرتووە و بەسەر خەڵک و ئەندامی خۆیاندا دابەشیان کردووە خەڵکی دیکەیان لێ بێبەش کردووە. ئەوە پێویستی بە شاهیدی بۆەوەی ناکات. ئەوجا پێش هاتنی ئەوان بۆ دەسەڵات خەڵک خاوەنی تەندروستیەکی زۆر زۆر باش بوو، ئەو نەخۆشی و دەرد و بەڵایانەی کە ئێستا بڵاو بوونەوە پەتا بڵاو بۆتەوە و سەرەتان بۆتە دیاردەیەکی زۆر ترسناک، نەخۆشی شەکرە، نەخۆشی زەخت، هەرچی کە تو باسی دەکەی ئازادی. خەڵک لە ڕووی تەندروستیەوە زۆر لەش ساختر و زۆر تەندروست باشتر بوو و خەستەخانەیەکی ئەهلیت نەدەبینی لەو وڵاتەی ئێمە. خەستەخانەیەکی ئەهلیت نەدەبینی لەو وڵاتەی ئێمە. هەر نەخۆشیەکیش کە نەخۆش کەوتبایە خەستەخانەیەکی باوەڕ پێکراو هەبوو، خەڵک دەچوە ئەو خەستەخانەیەکی حکومی بوو، دەچوو هەموو چارەسەرێکی خۆی وەردەگرت، عملیاتەکەی لێوێن دەرێ دەکرد و دا و دەرمانەکەی لێوێن دەرێ وەردەگرت. لە سایەی حکومڕانی ئەوانە خەستەخانە حکومیەکان ئەتوانن بڵێ موجودیان هاتۆتە نزیک سفر، بۆ کە دەچێوێن دەرێ هیچ خزمەتگوزاریەکیان تێدا نەماوە، دەچێوێن جاری وا بۆ نەخۆش وەفاتی کردووە دکتۆرێک نەبووە تەماشای کاتن، دەچێ خەستەخانەکەی لە سایە حکومڕانی وان بۆ چکە ئەوان بوونە تاجیر و تیجارەت دەکەن و خەستەخانەی بە سەدان خەستەخانە ئەهلیان دروست کردو ئەوانە، دکتۆری جۆرا و جۆریان بۆ هێناوە دایان ناو بەس بۆ قۆڵبڕین و وەکو بڵێ دۆشینی ئەو خەڵکە هەژار و فەقیرەی کە لە وڵاتی ئێمەدا دەژێت. دەچێ خەستەخانەی ئەهلی دەڵێ کاکە ئێوارەکەی وەرە لە خەستەخانەی وەرە عیادەی خارجی، عملیاتت دەوێت، دەڵێ عملیات دەکەی بەیانی عملیاتت دەکەم بەوەندە پارەیە لە خەستەخانەیەکی وان، بەڵام ئەگەر دەتەوێت لە حکوومەتی پاشی 5 مانجی دیکە 6 مانجی دیکە ساڵێکی دیکە دەبێت چاوەڕێکەی. بۆ لێوێن دەرێت ئاوا بەیانیت پێ دەکرێت ئەمڕۆ پێ دەکرێت، بەڵام لە خەستەخانەیەکی حکومی دەبی ساڵێکی دیکە چاوەڕێکەم. هەمووی پلان بۆ داڕێژراوە بەڕاستی. ئەوجا لە سەردەمی پێش هاتنی ئەوان خەڵک خاوەنی چاکترین و باشترین زانکۆ و قوتابخانە بوو لە وڵاتی ئێمە. ئاستی ڕۆشنبیری و زانستی بەرەو هەڵکشان دەڕۆی. لە سایە حکومڕانی وان خوێندنگا حکومیەکان سفر بوونەوە. ئەو منداڵی ئەو کچ و کوڕەی لە مەکتەبە حکومیەکان دەردەچن زۆربەی زۆری نەخوێندەوار دەردەچێتن، چکە مامۆستاکان احتیمامیان پێنادەن، بۆ چکە هەموو مامۆستایەک لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا باشەکان ئەوانیش وەکو دکتۆرەکان، چۆن دکتۆرەکە لەوێن دەرێ لە خەستەخانەی حکومی نایبینیتن دەڵێ وەرە عیادەکەم، ئەویش لەوێن دەرێت دەڵێ وەرە دەرسێکی تایبەتت بۆ دادەنێم. ئەلە وڵاتەی ئێمە ئێستا لە سایە حکومڕانی ئەوانە مامۆستا هەیە، ئەلە وڵاتەی ناوی هیچ شارێک نادەم دەرسی تایبەت دەڵێتەوە بە 1,800,000 دینار یەک دەرس، منهەجەکەی پێتەواو دەکا بە 1,800,000 وایە بە 2 ملیۆنیش ئەوە دەکاتن لێ وەردەگریت. بێجگە لەو هەموو قوتابخان ئەهلیانەی کە دروست کراون، هەمووش بە پارە، هەمووش بۆ ئەوەی کە سەروەت و سامانی ئەو خەڵکەی ڕاکێش و لە سایە حکومڕانی ئەوانە. ئەوجا مستەوای زانست و ڕۆشنبیری بەس وەرن تەماشەکەن پێشەوەی کە ئەوانە بێن. ئێستا ئەو بیرمەند و مێژ و نووس و ئەوانەی کە هەمانینی کەنجینن، هەمووی بڵێ دەیەکانی بڵێ لە 60ەکان و 50کان و 70کان و لەوانن. کوان ئەو بیرمەند و ڕۆشنبیرانەی ئێمەی ئێستانەکە کە لە بڵێ لەگەڵ ئەو شۆڕشە کە دەستی پێکرد ئەوانە بوونە دەسەڵاتدار، کوان ئەوانە لە کوێن؟ ناوی هەندێکانم پێ بڵێن دەستت ناکەون، بۆ چونکە زانکۆکان شوێنی زانست و علم و معریفەت بوون لە ڕابردوو. ئێستا شوێنی ئارایشگایە، شوێنی عەرزی ئەزیایە، شوێنی ئەوەیە کە کابرا دەچێتەوە بێئیشە دەچێت لەوێن دەرێ، یعنی وەکو کافتریایەکی لێ هاتووە، تەعاروفێکی لێ هاتووە، علم و زانستیان تێدا نێشتووە. ئەوە لە سایە دەسەڵاتداری ئێوەی عەلمانی
ئەوجا پێش ئەوەی ئەوانە بێنە سەر حکم خەڵکی ئەو وڵاتەی ئێمە چاکترین و باشترین زۆری خۆراکی هەبوو، چاکترین و باشترین زۆری خۆراکی هەبوو، لەبەرەوەی چاکترین و باشترین قالبی ساغیشی هەبوو، جسمی ساغیشی هەبوو، لەبەرەوەی تەندروستی ئینسان پەیوەستە بە خۆراکێکی تەندروست. ئەگەر خۆراکت تەندروست نەبوو ژیانیشت تەندروست نابێتن. لە سایەی ئەوەی کە ئەوانە بوونە بازرگان بەسەر ئەم وڵاتەوە، خواردنی ئێکسپایر لەگەڵ شەریکە جیهانیەکان ئیتیفاق دەکەن کامە خواردنی زۆر خراپە، کوالێتی زۆر خراپە، بەرهەم بێن و بهین ئەو وڵاتەوە بەسەر ئەو خەڵکە ڕەشوڕوت و فەقیرە ساغیکەنەوە. وەدەیان شەریکەیان دروست کرد لەو وڵاتەی ئێمە بۆ دروستکردنی شتی ئەکسپایر و شتی خراپ و شتی بەسەرچوو کە لەوانەیە زۆربەتان لە کەناڵەکان بینیوتانە کە کەناڵەکان ناو تاو ناتاوێک پیشانیان داون کە شت چۆن جا هەر لە ئاوی قوتوکراوەوە تەماشەکە هەموو شتەکانی دیکە. لەبەرەوەی تەماشەکە ڕێژەی نەخۆشی لەو وڵاتەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ترسناکتر دەڕوات. منداڵی ساوایە تازە لە دایک بووە، لەبەرەوەی تیجارەتی پێدەکرێتن تووشی نەخۆشی شەکرەیان کردووە، تووشی نەخۆشی زەخت بووە. بۆ لەبەرەوە تەماشە دەکەن لەگەڵ دکتۆرەکان تاجیرەکان ئیتیفاق دەکەن لە سایەی دەسەڵاتی ئێوە، ئیتیفاق دەکەن ئەو شیرەم بۆ ساخکەوە جا عیلاقەی لەوەی نییە بەکەلک دییان بەکەلک نایەتن. هەر منداڵێکی هاتەلایەوە دکتۆرەی بەڕێز دکتۆرە بەڕێزەکە ئەو شیرەی بۆ بنووسە سەتا ئەوەندە لە بۆتووە کەەوە مش بەڵگە و مستەمسەکمان هەن لەو شتانەی کە دەیڵین. لەبەرەو خەڵکە پێشەوەی کە حزوری بەڕێزتان بێتن خاوەنی چاکترین و باشترین خۆراک بوون لە وڵاتەی ئێمە. بە هاتنی ئێوە سیستەمی خۆراکیشتان تێکدا بۆ چووکە بوونە تاجیر. ئێوە بەس فکر لەوە دەکەنەوە چەند پارە قازانجکەن، چەند ژمارەی حیسابیتان بەرەو هەڵکشان بڕوە، بەڵام هەیهاتە هەیهات قەسەم بەخوا پەشیمان دەبنەوە. ڕۆژێک دادێتن تف لەو ڕۆژە دەکەن کە لە دایک بوون کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەموو شتێکتان بە ملیم بە مسقالە زەڕە لەگەڵ حیساب دەکاتن. ئەوجا خۆشەویستانم پێشەوەی کە ئەو ئەحزابی ئەلمانیە بێنە وڵاتی ئێمە دەسەڵات بگرنە دەست، ئەو وڵاتەی ئێمە خاوەنی چاکترین و باشترین زۆری دەرمان بوو. لە سایەی دەسەڵاتی ئێوە خراپترین کوالێتی دەرمان لە هەموو دنیا ئێستا لە وڵاتی ئێمەیە، بۆ چکە تیجارەتی پێوە دەکرێت. دەچێتە لای ئەو شەریکەیە ئەمریکا و قسەی دەکەم بە بەڵگەوە ینی قسەیان بۆ کردن دەچن دەڵێن کاکە لەگە ئەو شەریکەی بۆ نمونە کە ئەو دەرمانەی کە ئەوەندە ملیگرامەی تێدا بێتن بۆ نمونە دەڵێ کاکە 100 ملیگرامە دەڵێ 5 ملیگرامی ئەو دەرمانی دەکەیت کە بە هەمووی جێز بێ بە هەمووی دەرمانێکی دیکە بێت. لەبەرەوەش تەماشا دەکەی کابرا سەری دێشی قەدیم سەرت دێشا پارچە حەبێکی ینی دنکە حەبێکت دەکردە پارچە دەتخوارد سەر ئێشەکە چا دەبوو. ئێستا سەرت دێشی دە 12 حەبیش بخۆ هەر تەقەی سەرت نایە بۆ چکە ئاستی دەرمانەکەی تێدا ئەتوانم بڵێم هاتۆتەوە نزیک سفر. لەبەرەوەش ئەوانەی کە سەفەری خارجیان کردو کوڕ دەڵێ مامۆستا وەزەکە زۆر ئەمە لەو وڵاتە بووم جا چ وڵاتە عەرەبیەکان چ وڵاتە ئەوروپیەکان سەرم ێشاوە بە حەبێک چا بووم هەڵامەتم بۆ بە حەبێک چا بووم لێرانە 10 حەب 2 دەستە دەخۆم هیچ قەزیەکە تیجارەتە. لە سایەی ئێوە فکرکەنەوە ئەو سیستەمی دەرمان و ئەوانە سفر بۆتەوە. لەبەرەوە تەماشەکە لەو سەردەمەی پێش ئێوە نەخۆش لە خەستەخانە بەلاش هەموو دەرمانەکانی دەست دەکەوت. ئێستا وەرە ماشەڵڵا سەیدەلیەکانمان لە دوکانەکان و لە سۆپەرمارکێتەکان زۆر زیاترن لە هەموو شار و شارۆچکەکان. هەر کەسەکەش بە کەیفی خۆیەتی ئەنواع و ئەشکال دەرمانە دەداتێەوە فڵانکە وڵاتیەوە فڵانکە وڵاتێ هەمووشی کوالێتەکە توانم بڵێم لەژێر ئەو ئاسەدایە کە پێویستە کە ئینسانی نەخۆش بەکاری بێنیت. ئەو لە سای دەسەڵاتی خۆتان بۆ ئەو پرسیارە حازرکەن بۆ ڕۆژی دوایی. ئەوجا ئەو وڵاتەی ئێمە پێش هاتنی ئێوە خاوەنی چاکترین و باشترین کەلوپەلی ماڵەوە بوون.
هەر لە سەلاجە بگرە، هەر لە موزەمیدە بگرە، هەر لە فێنک کەرەوە بگرە، مبەڕیدە بگرە، هەر لە گڵۆب بگرە، هەر لە پلاک بگرە، هەر لە شوشەوات بگرە، لە لایلۆنی ناوماڵ بگرە، لە کەوچک بگرە، لە هەر شتێکی لە داس و بیور و لە هەرچی کە تۆ بە عەقڵت دادێ بیگرە، هەمووی کوالێتێکی زۆر بەرزی هەبوو. بەس لەگەڵ هاتنی ئێوە، لەگەڵ سێبەری شومی ئێوە، کوالێتی ئەو شتانەش هەمووی تێکچوو. شەریکەیەکە سەر بە ئێوە، هەموو شەریکەکان کە ئەو قسانە دەکەم بەشێکی ئەوان تێیدا شەریک. هیچ تاجیرێک لەو وڵاتە تەحەدا دەکەم ڕێی پێدرا بێت تیجارەت بکات بەرپرسێک لەگەڵی شەریک نەبێتن. لەبەرەوە دەچی گڵۆپێک دروست دەکات دەڵێتن لە سین ئەو گڵۆپە کاکە با 2 ساعت ئیشکات. خۆ ناچی کابرای بکوژی لەسەر گڵۆپێکی. بالفعل پێت کردووە 2 ساعتان گڵۆپەکە دەسوود. دەچی دەڵێ کاکە وڵات جا چ بکەم خۆ دەناو گڵۆپی دانیمم. کاکە تۆ وات پێ کردووە. ئەتۆ هات پێ کردووە. لەبەرەوە تاجیرە سینیەکان گوتویانە نەمان بینیوە هیچ میلەتێک بەقەدەر ئەو میلەتەی ئێمە بەداخەوە پێم خۆشنی هەناویش بێنم، دوژمنی سەرسەختی میلەتی خۆیان گەورەترین تاجیرەکانتان دوژمنی سەرسەختی ئێوەنە. دێن کامە کوالیتی نزمە داوای ئێوە دەکەن بۆ ئەو وڵاتە. لەژێر سای سێبەری ئێوەدایە. لەژێر سای سێبەری حکومڕانی و دەسەڵاتداری 23 ساڵی ئێوەدایە. ئەوجا خۆشەویستانم، پێش ئەوەی کە ئەوانە ببنە حکومڕان، پرسیار لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم، گوێتان لە گڕەگڕی مۆلیدەیەک دەبوو لەو شار و شارۆچکانە؟ مۆلیدەیەکی ئەهلیتان بینی بوو؟ ئەو هەموو وایرەتان بینی وەکو تەونی جاڵ و کە لەو سەری بۆ ئەو سەری ئاوا ڕابچێشرێتن؟ کارەبایەکی 24 ساعت هەبوو، خەلەلی تێکەوت بە زوو چارەسەر دەکرا. بە هاتنی سێبەری شومی ئێوە کارەبا 24 ساعتێکە نەما بۆ چونکە لەگەڵ مۆلیدە ئەهلیەکان تیجارەت بە 2 شێوە دەکەن. یەک گازیان بە پارەیەکی خەیاڵی پێدەفرۆشن، ئەوجا لەگەڵ بەرپرسی مۆلیدەکان حەسەتان هەیە و ئەوجا پارەی کارەباشتان چەند قات کردوتەوە، پارەی مۆلیدەشتان چەند قات کردوتەوە، هەمووی بۆ چییە؟ بۆ فەقیرکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەتە. ئەوجا خەڵک پێش هاتنی ئێوە بەڕاستی خاوەنی حیا و شەرم و شکۆ و ئابڕووی خۆی بوو. خەڵک کە کچ و کوڕی دەچووە دەر لە ماڵەوە دەستی لە بن سەری بوو نەدەترسا. ئێستا خۆشەویستانم خەڵکی هەرێمی کوردستان کچەکانی کە دەچنە دەرەوە، کوڕەکانی کە دەچنە دەرەوە دەستی لەسەر دڵە هەتا دێنەوە دەبێت چیان بەسەر هات بێ، دەبێت چیان لێکرا بێ، دەبێت خوایە پەلاماریان نەدرابێ، جێچەڵی سێکسیان پێ نەکرابێ، 1001 دەبێت نەکوژرابن. ڕۆژانە سیناریۆ و ئەو شتانە دەبیسین. ئەوە لە سایە حکومڕانی ئێوە ئەو وڵاتەتان وێران کردووە، ئەو وڵاتەتان کاول کردووە. ئەوجا خۆشەویستانم، پێشەوەی کە ئەوان بێن بەنزینخانەیەکی ئەهلیم بۆ حیساب بکەن لەو وڵاتی ئێمە هەبوو بێت، کۆمەڵە بەنزینخانەیەکی حکومی هەبوون، خەڵک لێی سوودمەند بوو، سعری بەنزین مەحدود بوو، بەرز و نزمی نەدەکرد وەکو پلەی گەرمە، تاجیرەکان قۆڵبڕ نەبوون، ئەو بەنزینە 100 معاملەی پێ نەدەکرا تا دەگەیشتە سیارەکەی فەقیر و هەژارەکەی پارەی بەرچی پێ نەبوو بەنزین دە سیارەیکە. ئێستانەکە بەنزینخانەیەکی حکومی منیشان بدەن، هەمووی بۆتە ئەهلی و هەمووش مزایدە دەکاتن. دوایش کاتێک کە سعری بەنزین دێتە خوارەوە، تاجیرەکان دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن دەڵێن وەڵڵاهی خۆ لە ڕابردووش بەنزینی سۆپەڕ و بەنزینی محەسەن و بەنزینی نۆرمال هەموو یەکشت بوو. بەس دەرمانێکی ژەهراویمان دەو بەنزینانە دەکرد، ئەوەم دەمانگۆ سۆپەڕەوەمان دەگۆ محەسەنەوەمان دەگۆ ئاوالەیە. بازەکەش چێ دەیدا من تۆ دەیدەین کە تووشی سەرەتان و تووشی 1001 نەخۆشی کردوین، کەست بینی لەسەر ئەو قۆڵبڕین و ئەو دزی و جەردەیە محاسبە بکرێتن و سزا بدرێتن؟ نەخێر، بۆ چکە خۆیان دەگەڵیان شەریکن. هەر کاتێکی زانایان دەفەرمونون دەسەڵاتدار بۆ تاجیر وڵات کاول دەبێتن، دەسەڵاتدارانی ئەو وڵاتەی ئێمەشە 23 ساڵە تیجارەت دەکەن بە ژیان و گوزەران و بە هەموو خەڵکی ئەو وڵاتە. دەبێت دوعا بکەین هەوایان بەدەست نەبوو، دەنا قەسەم بەخوا بەبێ پارە نەیان دێشت قومە هەوایەک وەربگرین و زۆربەی زۆریشمان بڕیاری مردنمان دەردەچوو بە پارەش هەوایان نەدەداینێ، بەسۆ فەزڵی خوانێ خستۆتە بەردەستی ئەو زاڵ مستەمکارانە. ئەوجا
ئەو خەڵکە دەخلێکی هەبوو دەخلەکەی بەشی دەکرد ئێستانەکە لە سایەی حکومڕانی ئەوانە ئەوەندەی کە باج و خەراج و سەرانە لەسەر ئەو خەڵکەی دانراوە خەڵکەکە گە معاشیشی باش بێ پێڕاناگات هەر شەقاو خوار دابنەی دەڵێ کاکە هەندە غەڕامەیە ئەو هەموو باج و خەراجەی بەسەر خەڵکیان داناوە ئەوە لە سایەی حکومڕانی ئێوە بوو ئەوجا خاڵێکی دیکە خۆشەویستانم پێشەوەی کە ئەوانە بێنە سەر حکم خەڵک خاوەنی نەوتی خۆی بوو کە خاوەنی نەوتی خۆی بوو ئەو نەوتەش ئەو هەموو بیرە نەوتانە نەبوون هەتا ئێوارێ کوردەواری خۆمان دەڵێ لە کەرکووچێ نەوت دەردەهێنرا لە کوردستانی ئێمە بەڵام پیرەژنێک و پیرەمێردێکم نەدەبینی بەرمیلی نەوتی لەسەر شان بێ ڕاکا بە دوای تانچیدا ئەم ساڵ نەوتی پارەکە تەوزیع کرێتن لەسەر بیری نەوت بی قەترە نەوتێکت دەست نەکەوێتن نەوت بە دوژمنانی میلەتی خۆ بفرۆشی بە 40 دۆلار بە 30 دۆلار بە 20 دۆلار بە 50 دۆلار بدەیە هاوڵاتیانی خۆت بە گرانتر لە وڵاتی خۆت بە 2 قات دەستت نەکەوێتن ئەوە لە سایە حکومڕانی ئێوەیە ئەوجا ئەو نەوتەی کە لەو وڵاتەی ئێمە هەیە دەبوا خێر و بەرەکەت بێ بۆ ئێمە بۆتە نیقمەت بۆتە سەرخۆرە بۆتە مای خەم و خەفەت چکە خەڵک هەندە فکری لێ دەکاتەوە هەر حاسیبەی وەیە لە ڕۆژێ 460,000 بەرمیل یان زیاتر یان کەمتر یان 500 یان 600 ئاوا دەڕوە لێکی دەداتەوە گە بەرمیلی بەوەندە بفرۆشێ ئەوەندە دەکات لێک دەداتەوە ئەو پارەیە بەشی 2 موچەی خەڵکی ئەو وڵاتە دەکاتن هێکابرا جەڵتەی لێ دەدا لە خەفەتات تووشی شەکرە دەبێت کوڕە تووشی زەخت دەبێتن ئەو پارەی بۆ تێر نەبوون ستان لەو پارە و سەر و سامانی ئەو وڵاتە کرد بە پارەی ئەو وڵاتە بە پارەی ئەو نەوتە شەو ڕۆژ دەیانوێت ئەخلاق و دینی خەڵکەکەش نیێڵن کاکە پارەتان برد سەرەت و سامانتان هەموو خوارد لە دین و ئەخلاقی خەڵک گەڕێن بۆ دەتانەوێت خەڵکەکە وەکو خۆ لێ بکەن بۆ دەتانەوێت خەڵکەکە لەگەڵ خۆ ڕاپێچکەن لێی گەڕێن بەلای کەمی خەڵکەکە کە ژیانیشتان بۆ خۆش نەکردو با دینەکەی سەلامەت بێ با ئەخلاقەکەی سەلامەت بێتن ئەوجا لە پێش هاتنی ئەوانە خەڵک نەیدەزانی قەیرانی غاز چییە هەر تاو ناتاوێت تەماشا دەکەی قەیرانی غازت بۆ دەکەن وەڵا غاز نەما غاز گران بوو ئەو بەرەکەتی ئەوانەیە ئەوجا کە ئەو برادەرە دەڵێ ئەگەر ئیسلامیەکان هاتن دەبێ هەمومان ئەو وڵاتە بەجێ بێڵین تخوا وەڵامم بدەوە برادەری بەڕێز خۆ ئێمە لە حکومدانین ئەو هەموو گەنج و شەبابەمان لە دەریای ئیجە و لە کوێن دەرێ و لە کوێن دەرێ خنکان لەبەر ئیسلامیەکانیان ڕایان کردووە لەبەر حکومڕانی ئیسلامی ڕایان کردووە لۆ نای پێکەوە بچین سەرژمێرێکی ئەو خەڵکەی لە ئەوروپا دەژی هەر لە ئەمریکا و لە هەموو وڵاتە ئەوروپیەکان و لە بەریتانیا و لە کوێ بزانانی ئەو هەموو کوردە لە تاراوگە دەژیتن لە ڕەچی ئیسلامیەکان چۆتە وێن دەرەیان چاویان بەرەتایی ئەو دوو چاوە قەبیحانەی دەسەڵاتداران نەکردووە تەماشایان کەن تەحملی ئەو زوڵم و سەمەیان نەکردووە تویانە با لە بەحری ئیجە بخنچین ماسیەکان بمان خۆن باشترە چی دیکە بە زەلیلی لەو وڵاتە دانەژی هۆکارەکەی چییە ئەمەینە یان دەسەڵاتدارەکانی ئێوەن خۆ من دەزانم جەنابەت کە ئەو بابەتەش نووسیوە مەبلەغە پارەیەکیان پێداوی دەشبینینەوە ڕۆژان ئەگەر بێن مەسەلەن ئەو پارێت لێ بگرنەوە بە پێچەوانەوە مەقالەیەکی دیکە دەنووسی چونکە دایمەن ئینسانی قەڵەم بەکرێ گیراو ئەگەر پارەکەی لێ گیراوە دامەکەی لێ سندراوە بە نەوعێکی دیکە قسە دەکات ئەوجا پێش هاتنی ئێوە ڕێژەی مەلها و قومارخانەکان بەراورد بە دەسەڵاتی ئێوە سفر بوو بە هاتنی ئێوە دەرگای مەلهە و قومارخانەکانتان خستە سەرپشت خەڵک ئەمین بوو بۆ خۆی کاتێک کە دەچوو لە فندەقێک دەخەوت ئێستا لە خۆت ئەمیننی کە دەچی لە فندەقەکە دەخەوی خەڵکێکی پەرژینێکی قایم بێ بێ ئابڕوویان هێناوە لەوێن دەرێ تەماشا دەکات گەنجێکە لەوێن دەرێ تەشقەڵەی پێدەکرێتن هاتووم خزمەتت کەم حەیفە وڵاتی ئەو هەموو کەڵە پیا و موسڵمان و
خەڵکی شۆڕژێر و خەڵکی دیندار و خەڵکی چێوکی ئاوای لێ بێت. حەیف. ئەوجا خەڵک ئازاد بوو لە خواپەرستی. خەڵک دەچووە مزگەوت ئەو ناو ناتۆرە نەبوون، خەڵک بە ئازادی عیبادەت و خواپەرستیەکەی خۆی دەکرد. ئێستانەکە دوو هەنگاوان دابنێ دەڵێەوە ناو ناتۆرێکت مۆرێکت پێوە دەنێن بەس بۆ ئەوی کە بتهاوێنە سزنەکان و بەدەیان خەڵکی بێتاوان لە سزنەکان ئێستا دەناڵێنیتن بەس بۆ ئەوەی کە چەپڵەی بۆ زاڵم و ستەمکار لێ نەداوە. ئەو لە سایە دەسەڵاتی ئێوەیە. ئەوجا مزگەوتەکان نەکرابوونە بارەگای حیزبی عەلمانی، مزگەوتەکان قودسیەت و شوێنی عیبادەت و خواپەرستی بوون. ئێستا تەماشە دەکەی بەشێکی زۆری مزگەوتەکان کە دەچی لێی دادەنیشی لە وتاری جومعە لە هەر شتێکی وەدەزانی لە بارەگایەکی حیزبی عەلمانی دانیشتووی. بەشێکی زۆری ئەو مامۆستانەیە کە حەق بێژن لایان داون، لێ ناگەڕێن لەسەر میحرابەکان بن. پێیان خۆشنە خەڵک بەرەو خواپەرستی و دینداری بڕوات. ئەو لە سایە حکمڕانی ئێوەیە. ئەوجا خەڵک نەیدەزانی پێش ئەوەی کە ئێوە بێن کوشتن چێ بەڕاستی، مەگە دوژمنایەتی دوو عەشیرەت باە. ئەویش خەڵک زۆر بە گەورەی تەماشای دەکرد. ئێستا بۆتە وەکو کوردەواری خۆمان دەڵێ هەر تەلەڤیزیۆن دەکەوە فلان ئافرەت کوژرا، فلان پیاو کوژرا، فلان منداڵ کوژرا، فلان نزانم پیاو خوشک و برای خۆی کوشت و ئەوە دایکی خۆی کوشت و ئەوە ژن مێردی خۆی کوشت و ئەوە چییە؟ ئەوە هەمووی ئەو ئیعلامە سەقەتەی ئێوەیە کە ئەو کەلتورەی لەناو ئەو خەڵکەیدا بڵاو کردوتەوە. ئەو هەموو تەشجیعکردنی ئێوەی بۆ خەڵک ڕاکاتن لە ئەخلاق و ڕەوشت و دینداری و بەرەو ڕەذائیل بڕواتن، ئەوە سەرکێشەکەی بەو شێوەیە. بێجگە لەوەی کە لە حکمڕانی ئێوە جادە و کۆڵانەکانتان بۆ خەڵکی چاک نەکردوون کە خەڵکێکی زۆر زۆر واستە بەو قەڵەباڵغیەی بۆتە قوربانی. ئەو دەسەڵاتی ئێوەیە. ئەوجا ئاخر شت پێش ئێوە بێن یاسا بۆ هەموو خەڵکی وەکو یەک بوو. تخوا پێم بڵێن لە سایە حکمڕانی ئێوە یاسا بۆ هەموو خەڵک وەکو یەکە؟ ها؟ یانەوەتە کابرای فەقیر ملی دەگرن بە سێدارەیەوە دەکەن کە هیچ تاوانێکی نەکردووە. کابرای دەسەڵاتداریش 1001 تاوان بکە، 1001 قەتل بکە، دەڵێنەوە قەزا و قەدەر و لە دەستی دەرچووە. لە کۆتاییدا ئەو قسەیە دەکەم ئەگەر ئێمە ئیسلامی بینە سەر حکم، ئەوانەی کە باسم کردن چاچیان دەکەین بە حەول و قووەتی خوا. بە حەول و قووەتی خوا وا دەکەین کە ئەو خەڵک هەمووی خاوەنی سەرەت و سامانی ئەو وڵاتێ بێ. بۆ چکەمە ئەو سەرەت و سامانەی غەیری ئەوەی کە بە حەقی خۆمان وەردەگرین وەکو موسەیدی کە بە حەرام دەزانین، بە حەرام دەزانین، دەستی بۆ نابین، حەرام خۆر نین. خوشک و دایکانمان دڵنیا دەکەینەوە داوێن پیس نین، دەست درێژی ناخەینە سەر منداڵەکانیان. لەبەرەوەی قەناعەتمان وایە هەر کەسێک کە ئیماندار بێ موسڵمان بێ لە خواترت بێ داوای پیس نابێتن. وەکو کچ و کوڕ تەماشەی خەڵک و میلەتی خۆی دەکاتن. خزمەت گوزاریەکان بەبێ فەرق و جیاوازی بۆ مەسیحیەک، بۆ جوولەکەیەک، بۆ مولحیدێک، بۆ ئیماندارێک وەکو یەک بەتەساوی ئەوە دەکەین. بە یاسا قەدەغەی دەکەین بەرپرسانمان، وەزیرانمان، سەرۆکی حکومەتمان، سەرۆکی هەرێممان ببنە تاجیر. نابێت تیجارەت بکەن و نابێت دەستیان لەگەڵ هیچ شەریکەیەکدا بێتن. ئەگەر ئێمە بینە سەردەسەڵات ئاوا دەکەین، جا ئێمە هەموو چاکسازیەک دەکەین ئەو کاتێک کە ئەو خەڵکەی کە بە چاکسازی ڕازی نێ پێڵاوی سەرسەر و سەرچاوی ئێمە خوا حافیزی بێت. بەڵام قەناعەتم وایە خەڵکێکی عاقڵ و ژیر کە ئەو هەموو چاکسازیانە ببینیتن پێشوازیش دەکات، دەستخۆشیش دەکات و بەجددیش ئیش دەکاتن بۆ ئەو کیانە. و پەرێزی خەڵکە ئیسلامیەکەش دیار بووە لە پەرلەمان، لە وەزارەتەکان کە بەشدار بوون هەم لە پاچیان، هەم لە سەدق و ڕاستگۆیان و لە هەموو شتێکی دیکەیان. لەبەرەوە ترسی ناوێتم ئەگەر جەنابەت لەبەر خراپە ڕادەکەی دەبووە 70 ساڵ باە ڕات کردبایە، ئەگەر لەبەر گەندەڵی ڕادەکەی دەبووە لە مێژ با ڕۆیش بای، ئەگەر لەبەر دزی و زەردەیی ڕادەکەی دەبووە لە مێژ با وڵاتت بەجێ هێش بایە، ئەگەر لەبەر کوشتنی خەڵک ڕادەکەی دەبووە لە مێژ با ڕات کرد بایە، جات دەیان شتی دیکە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەموو لایەکمان تەوفیق بدا و خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا بۆ کاری چاک، بۆ کاری باش، و خوازیاریشم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا
دەروی خێر لەو میلەتە خێر لە خۆ نەبینیوە بکاتەوە وەخوای گەورە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنیتن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.